یەکێک لە استراتیژیە گرنگەکەمان ئەوەیە کە دەرماڵی خوێندکاران بگەڕێنەوە نەک هەر ئەوە ئیزافەتەن لەسەر ئەوەشەوە داوا ماگە سندوقی قەرزی خوێندکاران حکوومەت یاریمی کوردستان بگرێتە ئەستۆی بەداخەوە لە بەدشانسی ئێمە و خوێندکارانی ئازیزی وڵاتی ئێمە تووشی ئەو قەیران و مەشاکلانە بوون کە نەیهێشت ئەوە جێبەجێ بکرێت دەنا یەکێک بوو لە ئەولویەتی کارەکانی ئێمە کاریشمان بۆ کردبووە پلان و پرۆژەی تۆکشمان بۆ داڕشت و بەڵام بەداخەوە ئەو بارودۆخاتە پێشەوە خۆتانزانن کە ئەو وەزع دروست بوو ئەو لەوێت بۆ موچە و بۆ تەندروستی هاوڵاتیان بوو حاڵی حاضر تەنها فول سکۆلەرشیپ ئەتوانین بدەین لە چەند ڕۆژی داهاتوە بڕوام وایە کەندە کێشە دروست بوو ئەو وەفدی مفاوەزەوانە لە بەغداد تەخیر بوون دەنا لە هەفتەکانی ڕابردووە مۆڵەتی خوێندنی پەیڕەوی مۆڵەتی خوێندنی پەیڕەوی مۆڵەتی خوێندن بۆ دەرەوە تەواو بوو ئێستا دوایین سیاغ و دوایین داڕشتمان بە درافتەکە کردووە نردومانە بۆ ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەکانی داوتەخێتە کۆبوونەکانی ئەنجومەنی وەزیران و بڕای لەبارەوە دەدرێت سیستەمی بلێندید لێرنینگمان بۆیە تەبەنیکە کە ناوی سیستەمی ئاوێتەیە بۆ ئەوەی ئەگەر خوا نەخواسە بارودۆخە خراپیش بێ ئێمە هەر بتوانین درێژە بە خوێندن بدەین چکە دروشمی ئێمە بڕاو قەنەعەتی ئێمە ئەوەیە خوێندن بە هەر چۆنێ بێ مەهماکان ئەبێ دوان نەخرێ و فەشەل نێنێ و